ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لە پشت سەیتەرەی هەولێر لە بەرزایەکانی کەس نەزان، لەسەر چنار، لەسەر ئەزمڕ، سەرەتا لە نێوان هاوڕێکاندا لەگەڵ زەڵاتە دروستکردندا بە تووڕەییەوە باسی وێمانایی ژیان و نادات پەروەری و پێویستی جێهێشتنیە وڵاتە دەکرێ. دواتر سەری شوشەکانی بادە دەکرێنەوە، قوم لە دوای قوم بابەتەکان دەگۆڕێن بۆ یادەوەری و گۆرانی. منیش وام لە خەو هەڵدەستم دوای هەندێ سڵاوی عادی بە بێزاریەوە وەکو قوتوێکی بەتاڵ بەرەو دەوام غڵۆر دەبمەوە و ئیمزایەک لەسەر بەیانیەکی دیکەی بێتۆیی دەکەم. دواتر یەک دوو جار لەبەر خۆمەوە ناو دێنم، یادێکت دەکشم و دەیخۆمەوە و جیهان دڵە کزەی نامێنێ، ئیتر هەموو شتێک باش دەبێت. لای من سبەینان 6 دقە زووتر ڕۆژ هەڵدێ، بە تەوقیتی سلێمانی خۆشم دەوێ. لای تۆ ئێواران 6 دقە درەنگتر ڕۆژاوا دەبێ، بە تەوقیتی هەولێر لام بمێنەوە. لە گەنجیمدا لەژێر قەڵاتی هەولێر جارێکیان بەڕێکەوت کتێبی ئەفسانەکانم کڕی. ئەوسا نەمدەزانی لەبەرچی سەدان جار چیرۆکی ئەو پیاوە سەرسپێم دەخوێندەوە کە دەیتوانی خۆی بۆ هەموو شتێک و هەموو ڕەنجێک بگۆڕێ. کە درەختێکیان دەبڕێەوە ئەو پیاوە خۆی دەکردە درەختێکی دراوسێ و هانی ڕێگەبڕاوەکەی دەدا وەکو ژنێکی میهرەبان نەوەی لە قوپۆپی تر بخاتەوە. کاتێک قومریەکیان ڕاو دەکرد بێ ئەوەی مێینەکە بزانێت، خۆی دەکردە قومریەکی نێر و بە دەنووشی پڕخواردنەوە دەگەڕایەوە هێلانە. مامزێکی بدیتایە لە بەردەنجی دووری پڵنجێک گوێ هەڵخستووە و ناوێرێ بە ئیسراحەت بنزەجایەک بخوات. خۆی دەکردە مانگایەکی بە تەمەن و لە تەنیشتی دەوەستا و دەیگوت
بخۆ کچم کە گەیشتمام تەمەنا ئەوجا زانیم بۆچی هێندە و چیرۆکەم خۆش دەویست کە دڵنیا بوومەوە ئیتر بۆ یەکتر نابین ئێستا وەک ئەو پیاوە سەرسپیا تەنها دەتوانم خۆم بگۆڕم ببمە کەسێک کە زۆر لە مێژە حەز دەکەی بیبینیت ببمە گوڵێکی ئاسن لە دەرگای حەوشەتان خۆم بکەمە ئەو دوکاندارەی میوە لێ دەکڕیت بەس دەتوانم ڕەنجی پێستم بکەمە هەمان ڕەنجی ئەو قەنەفەیەی لەسەریدا تەماشای هەواڵەکانی ئەم جیهانە وێرانەیە دەکەیت و لە تەنیش تۆم و نامبینیت زوو زوو دەچرپێنم غەریبیت دەکەم ئاور دەیدەیتەوە کەس نییە لەناو دڵی بێوەفادا با غەم و ماتەم بێ لەناو دڵی بێوەفادا با غەم و ماتەم بێ ئەو کەسەی کە وەفای نییە با لە جیهان کەم بێ بینیت کە هیچ کەس یادی منی نەکرد جگە لە غەم هەزاران ئافەرین با بۆ غەم بێت هەر کەسێک کەسێکی هەیە و هەر کەسێک یارێک هەر کەسێک کەسێکی هەیە و هەر کەسێک یارێک هەر کەسێک هونەرێکی هەیە و هەر کەسێک کارێک ئێمەین و خەیاڵ یار و ئەم گۆشەیەی دڵ ئێمەین و خەیاڵ یار و ئەم گۆشەیەی دڵ وەک ئەحمەد و ئەبوو بەکر لە گۆشەیەکی غارێک عزیزانم بینەرانی دیمەن تیڤی ئەم جارەش بە خۆشحاڵیەوە هاتینەوە لای بڕێستان لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی مۆمی بەرهەتاو لەم ئەڵقەیەدا مامۆستایەکی ئازیز مامۆستای زانکۆ شارەزا لە بواری فقه و لە بواری فکر و لە بوارەی مێژوو شارەزا لە مەولانەی ڕۆمی لە ئیبن ڕوشد لە فارابی مامۆستای ئازیز مامۆستا مەریوان عەبدولما میوانە مامۆستا بەخێر بێت زۆر زۆر سپاسدانەکەم سپاس بۆم دەرفەتە قوربانی مامۆستا بە شعرێکی مەولانە دەست پێ کرد باسیشی مەولانەمان بۆ کە ڕەنگە ئەمجیلی ئێستا ینی کە جەنابەت پسپۆڕی و قاڵبی تۆ لەم بوارە بابزانی گرنگی مانەوەی یان نهێنی مانەوەی دوای ئەو هەموو سەدان ساڵی مەولانەی ڕۆمی لە چیدایە کەمە تێکس دەبین ئێستا بماوەی هەفتەیەک مۆدیری نامێنێ نهێنی ئەم جوانەی مەولانەیە بەو گەڕانت بەو سێرچانەی بۆت کردوتە بۆ هەموو شارەزایە کە هەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر زۆر سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتەکە بە منتان بەخشیوە لەم بەرنامەیە لە خزمەتتانە بم و لە خزمەت بینەرانە بم بۆ پێشکەشکردنی چەند پەیوێک لەسەر مەولانە لە ڕاستیە ئەگەر ئێمە باسی مەولانە بکەین تۆزێ باسکردنەکانمان هەر چۆنێک بێت کاڵ و کرد دەرەچێ چونکە دایمە مەولانە لەسەر و ئەوەیەک ئێمە باسیەکەین بۆیە هەتا نەچیتە خزمەتی مەولانە و
خودی مەولانە خۆی نەخوێنیتەوە و هەندێک نەچیتە ناو ئەو دنیای کە مەولاناتیا بووە، هەندێک نەچیتە ناو ئەو ئەزمونانەی کە مەولانە ئەزمموی کردووە ناتوانانی بە ئاسانی تێبگەی و ناتوانانی بە ئاسانی لەمسی ئەو لەحزانە بکەی کە ئەو لەمسی کردووە. بەڵام سەبارەت بەوەی کە بۆ مەولانە بە زیندوێتی ماوەتەوە بە بەردەوامی ئێستاش خەڵکی گرنگی پێدەن، بە بەردەوامی چەندین نەوە دوایەوە زاناکان ڕاڤەکاران ڕاوەی بەرهەمە گرنگەکەیان کردووە مەسنەوی معنەوی و بەردەوام ڕاوە ئەکرێ و خەڵکانێکە نەڵێن جارێ ئەم ڕاوانە هیچی نەگەیشتوتە ئەوەی کە دەرکی ئەوەی کردبێ کە مەولانە هەڵێ. بۆیە بەردەوام مەولانە ئەتوانێت پێمان ببەخشێ، بە بەردەوام ئەتوانێت مەولانە شتمان پێ بدە. بە تایبەت بۆ وایە لەبەرەوەی ئەو لەسەر کۆمەڵێ پرس دواوە یا شعرەکانی باز لە کۆمەڵێ پرسەکەن کە ئەم پرسانە هەردەمین، یعنی بەردەوام ئەمێننەوە، یعنی هەمیشەین، یعنی مرۆڤەکان پێویستیانە، یعنی کۆمەڵە شتانێک کە ڕۆحی ئێمە پێویستێتی. ئەمەیە وای کردووە کە مەولانە بە زیندوێتی بمێنێتەوە و مەولانە تا ئێستاش لەگەڵمانە بێ بە جۆرێک کە بەرهەمەکانی بۆ هەموو زمانە زیندوەکانی دنیا. خۆی ئۆستاس حتمما جەناب شارەزاتری ئەوەندەی من تێبینیم کرد بێ یەکێک لە نهێنیەکانی مانەوەی مەولانە بۆ ئەوەیە کە لە سەروی ئایدۆلۆژیاشت نووسیوە، لە سەروی تایفە گەریشتی نووسیوە، لە سەروی نەتەوەیشتی نووسیوە. یعنی من شیعەیەک دەبینم مەولانەی خۆشەوێ بە قەت سونەیەک، تورکێک دەبینم بە قەت فارسێک، پارتێک دەبینم بە قەت یەکێتیەک، ئیسلامیەک دەبینم بە قەت عیلمانیەک. ئەم دنیابینیەی مەولانە لە دنیابینی باڵندە دەچێت کە بەڕاستی گاڵتەی بە ڕوئیای کرمی دێ یان گاڵتەی بە سانتیمەتری بە ڕوئیای سانتیمەتری دێ کە دەبینی مەسەلەن چۆتە سەر هەندێک پرس کە یعنی تەنانەت چۆتە سەر پرسی شەریعە، پرسی دین، یعنی چۆتە سەر ئەو پرسە حەساسانە بەبێ ئەوەی ئیمانداران بریندارکە و قسەی حەقە و جوانی شەکە. یعنی زۆر سڕێکی سەیرێ یان نهێنیی سەیرە کە ئەم پیاوە یعنی ئەم سەدان ساڵە کە ماوەتەوە و بۆ هەمووشمان ماوەتەوە، یعنی چشکە لەوەیدا بۆ هەمومان ماوەتەوە. یعنی ئێستا هەر شاعیرێک دێنی، هەر ناوێک دێنی، مەسلەن کاکە باشترین شاعیرمان هۆمیرۆس ئەوەندەی لای یۆنانیەکان گرنگە نابینی لای هینەکان گرنگە، قبتیەکان گرنگ بێ، لای ئەرمەنیەکان گرنگ بێ. مەسەلەن متەنەبی بەڵێ گرنگە، بەڵام دەبینی متەنەبی ئەوەندەی لای عەرەبەکان گرنگە، نابین لای ئەرزەنتینیەکان گرنگ بێ، نابین لای فەڕەنسەکان گرنگ بێ. یعنی مەولانە لای فەڕەنسەکان بەقەت فارسەکان، لای تورکەکان بەقەت عەرەبەکان. یعنی ئەمە پێدوانیە یەکێک لە نهێنیەکانی ئەوەی کە ئەمە توانیوێتی ئەم شعرە باتە بەرزتر لە ئایدۆلۆژیا و لە مەزهەب و لە تەریقەت و لە دنیابینی بچووک. بێگومان ئەوە سڕەکەیە. ئەگەرچی ئێمە گەر سەیری ژیانی مەولانە بکەین و مەولانە بناسین، بێگومان مەولانە مسلمانە، بێگومان پەیوەستیشە بە ئیسلامەوە. ئەوە نەبێ یعنی من لێرە ئەمەیە ئەوە بڵێم، یعنی زۆر کەس وا هەستەکەن مەولانە کە باسی هەندێک مەسائلەکەەوە ئازان مەولانە کەسێک بووە پەیوەستنەوە زۆر پەیوەستە بە شەریعەتەوە، ئیماندارە ڕاستەقینەکەیە بە دڵنیاییەوە. بەڵام لەگەڵ ئەمەشە و لە کەلام و عەقیدە ئەشعەری بووە، یعنی کە زۆربەی مسلمانان لەسەر ئەو ڕاوتن و لە هینە لە مەزهەبی فقهیە حەنەفی بووە. بەڵام ئەم پیاوە گەورەتر بیری کردوتەوە. مەسەلەن یەکێ لە قوتابیەکانی کێ حوسامەدینی چەلەبیە کە حوسامەدین کوردە و قوتابیەکی زرنگی مەولانایە، مەسنەوی معنەوی بەدەستی ئەم نووسراوەتەوە. ئەسڵان ئەو داوای لێەکە، داوای ئەوەی لێەکە کە مەولانە موریدی هەبووە، توێتی موریدەکانمان شتانێک ئەخوێنەوە، بۆ نمونە کتێبەکانی سەنایی خوێنەوەی عەتار خوێنەوە کەمانە دوو شاعر و عارفی گەورن. تەنانەت مەولانە خۆی بە شعر باسییانەکڵەنە ئەوانە دوو چاوی منن، یعنی زۆر بە گەورەی باسییانەکە.
حتى لە شعرێک ئاڵێ ئێمە تا خەریکی گەڕان بووین کۆڵانێک گەڕین ئەوان چەند شاری عشقیان گەڕان ینی مەولانا بە یەکێکی وەکو عەتار و سەنایی ئەڵێ ینی زۆر بە گەورەی باسیێن بەس حوسەمەدین داوای چی لێکا داوای لێکاڵێ بۆ تۆ شتێکمان بۆ نانووسی ئەڵێ باشە ینی مامۆستا مەسنەوی و معنەوی لێرەوە مەسنەوی معنەوی لەسەر تەڵەب و داواکاری حوسەمەدینی چەلەبیە جا من مەبەستێکم هەیە لە حوسەمەدینی چەلەبیە ئەم کەسە گەورەیە داوای ئەوەکەڵێ وەڵا خۆ چەند بەیتێکم نووسیوە سەرەتای بەیتەکانی سەرەتای مەسنەوی ئاەتە دەست حوسەمەدین ئیتر دوای ئەوە حوسەمەدین دەستەکا بە نووسینەوەی چی مەسنەوی مەولانا ئەیڵێت و حوسەمەدین ئەینووسێت و ئەم حوسەمەدینە لەسەر مەزهەبی شافعیە ئەو لەسەر حوسەمەدین ئەڵێ یعنی یەکەم موریدەتی دوای ئەوەی کە مەولانا کۆچی دواییەکە حوسەمەدینە بێ بە چۆن ئەڵێ بە مرشیدی تەریقەتەکە جا من یەک قسەم ئەم هەوێ یەک پێیان بگێنم ڕۆژێک بە مەولانا ئەڵێ ئەم هەوێ مەزهەب بگۆڕم ئەڵێ نابێ بگۆڕی ینی سیر کە مەولانا مەبەستم بوو پشتی تۆ بگرم لەگەڵ ئەوەی خۆی مەزهەبەکەی حەنەفی ئەڵێ نابێت تۆ مەزهەبەکەت بگۆڕی لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک مەسیحی کۆمەڵێک جوولەکە لە بەڵێن کە لە قونیا ژیاون خاون ئاینەکانی تر کاتێک کە مەولانا کۆچی دوایەکە ئەمانی وەکو مسلمانەکان لە خەمی ئەوەیە بۆیە مەولانا بەڵێ مەولانا ڕاستە کەسێکی مسلمان و ئایندار بوو و پەیوەستیش بوو بە ئاینەکەیەوە بەڵام کەسێک بیری نەکردوتەوە بۆیە سیرەکەی هەندێک کەس هەن کە خۆیان بە ملحی دەزانن یعنی خۆیان من شتی نووسەریوان خوێندوتەوە کاڵە من مەولانا خەریکی مەولانا بوو یا مەولانا ئەخوێنمەوە نووسەرەکە خۆی حەز ناکەم ئێستا ناکەی بڵم بەس خۆی ئەڵە من بێ باوەڕم ملحیدم یعنی ئەویش چێژ وەرئەگرێ لە بابەتە ئەجنەبیەکە ئێمە کۆمەڵێک ئەجنەبی ئەوانەی خەڵکی ئەوروپا ئەمانە زۆر گرنگیان بە مەولاناوە تەنانەت هەندێکیان بوونێتە پسپۆر مثلا مامۆستا دینە و سەر موزوعانە هەمووی بەڵام حەزمانی لە مەولانە تێربین و من حەزم لێ کاروانی نەی هاوکارێمە بێ دوای پرسیارە شم بوو تۆ هەیە کە پاسی مەولانە دەکەن یعنی نەی یعنی شمشاڵ دوای ئەوەشم بۆ جواب دەوە پاژۆی مامۆستا تێکستێشی مەولانە ڕۆژنامە عقل کۆتی ڕێبوارانە ڕۆڵەکەم کۆت بشکێنە ڕێنیشانە ڕۆڵەکەم عقل کۆتە و دڵ فری و گیان پەردە ڕێگە لە هەرسیانیان شاراوەیە ڕۆڵەکەم گەر لە عقل و گیان و دڵ وازت هێنا ئەم یەقینەش هەر لە گومانە ڕۆڵەکەم مرۆڤ ئەگەر خۆ تێنەپەڕێنێ ئەوە مرۆڤ نییە عشق بێ ئازار ئافسانە ڕۆڵەکەم سنگی خۆت بکە بە ئامانج لە بەردەم یاردا ئاگادار بە کە تیری لە ناو کەوانە ڕۆڵەکەم سنگێک کە لە زامی تیری هیلاک بووە لە ناو چاوانیدا سەد نیشانە ڕۆڵەکەم عشق کاری نەرم و ناسکان نییە عشق کاری پاڵەوانە ڕۆڵەکەم هەر کەسێک بووە بەندەی عاشقان خەسرە و ساحب قڕانە ڕۆڵەکەم لەبارەی عشقەوە لە کەس مەپرسە لە عشق بپرسە عشق هەوری مرواری بارانە ڕۆڵەکەم تەرجمانی منی پێویست نییە عشق بۆ خۆی تەرجمانە ڕۆڵەکەم
گەردەچی بۆ ئاسمانی حەوتەمین عشق باشترین پلیکانە ڕۆڵەکەم لە هەر کوێیەک کاروانێک ڕێ بکات عشق ڕووگەی کاروانە ڕۆڵەکەم ئاگادار بە زمان بگرە و بێدەنگ بە وەک سەدەف کە ئەو زمانەت دوژمنی گیانە ڕۆڵەکەم شەمسی تەبرێزی هاتوو گیان شادومان چونکە لەگەڵ خۆریدا قڕانە ڕۆڵەکەم دەست خۆش مامۆستاجان دەست خۆش کاکاروان مامۆستا ڕەوەند کاک ئەرکان کاک ئالان ئوستا سەند لەم تێکستەیە عەشق پێویستی بە تەرجمەنیە عەشق ئەو پلیکانەیە کە دەتباتە فیردەوس دەتباتە ئەو پەڕی دنیا یعنی دەتباتە ئەگەر بڵین ئەو زەمەکانەی کە یعنی دووری ناناسی کە مەولانە جێلە دەبی یان کە مەولانە دەخوێنیتەوە نازانی ئەمە عەشقی ئینسانە بۆ ژینگە بۆ خوا بۆ مێینە بۆ سروشت بۆ هەموو شتێک دەبێ بۆ عەشقی ئێستام تێکستەی جەنابەت خوێندیەوە بۆ کوڕ و باوک دەبێ بۆ دایک و کز دەبێ بۆ دەروێش و شێخەکەی دەبێ بۆ شێخەکە و خوایەکەی دەبێ بۆ مامۆستا و قوتابی دەبێ بۆ نووسەر و خوێنەرە بێ پێدوانیە ئەم نەوعە تێکستەیان ئەم جۆرە تێکستە مەسەلەن هاوشێوەی هەیە مامۆستا تۆندی تا هاوشێوەی ڕاستیە کاتێک کە مەولانە خوێنینەوە تۆزێک شۆک ئەمانگرێ ئەگەر پێشتر بەر مەولانە نەکەوتبین ینی پێمان سەیرە مرۆڤ بتوانێت ئەم تێکستانە بنووسی من دڵنیاتەکەمەوە لێرە غەزەلە من وەرم گێڕا بەڵام دڵنیاتەکەمەوە ئەگەر غەزەلەکە وەک خۆی لە مەولاناوە وەرگری زۆر فەرقی هەیە لەگەڵەوە یعنی کاتی ئێمە تەرجەماکەین بەشێک لەو جوانی و لەو بەهایی تێک ئەشکێ هەر چەند دەتوانامان زۆر ئەوە پەیوەندی بەوە نییە بڵێ کەسێک توانێت ڕاستە مرتبەی وەرگێڕیش بەڵام ئەم دقا ئەگەر بە زمانی خۆی بخوێنیتەوە بۆیە من جارێک کتێبی ینی من مامۆستا بمورە ینی مەسەن لە هەندێک لەحزە هەستم کردەوە خەیامە لە هەندێک لە حەزاستم کرد حەلاجە ینی لە هەندێک لە حەزە هەز دەکەی عشقی حەلاج تەیە بۆ خوا لە هەندێک لە حەزە هەز دەکەی گومان و پرسیاری خەیامی تێدایە سەبارەت بەبوون ینی کۆکراوەی یان با بڵێن سەبەتەی هەموو میوە ئەدەبیەکان هەموو ڕوانگە ئەدەبیەکان چۆن توانیوێتی لەم سەبەتی کوی کاتەوەێنی لە ڕاستیە مەولانە خۆی شێوازێکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر بەردەوام بی لە خوێندنەوەی مەولانە تێکستەکانی هەرگیز بە هەڵەیە ناچی ئەگەر تێکستێکت پێ بڵێن ئەمە تێکستی مەولانە زۆریش لی ئەو چێ شاعیرەکە زۆر بەتواناش بوو بێتێ لاساییشی کردبێتەوە هەرگیز تۆ بە هەڵەیە ناچی چونکە ئەزانی دەستەواژەکانی مەولانە چین ئەزانی پێدراوەکانی چین بەڵام لە ڕاستیە ئەو قسەی جەنابەت لە ڕوانگەیەکەوە ئەتوانین بڵێن دروستە لەو ڕوانگەیەوە کاتێک کە مەولانە خوێنینەوە سیرکەین شتانێکی تو حەلاج نەیوتوە خیام نەیوتوە کەچی ئەو هەڵایی لەسەر حەلاجی فەقیر کراوە بە کوشتە چوو و لەسەر خیام ئەکرێ لەسەر مەولانە ناکرێت لەبەر ئەو پێگە مەزنە ئاینی کە هەیبووە و لەبەر ئەو ئیمکانیەتە زۆری کە هەیبووەوە پێش ئەوی مەولانە شاعیر بێ ئەسڵ مەولانە ئەڵێ من شعر پەردەیەکە ینی شعر ڤەلله ئەشار بیزاراستم خۆیڵێ من لە شعر بێزارم بەڵام سیرەکەی جوانترین شعرەکان لای مەولانایە کەواتە ئەمە مەولانە شێوازی تایبەتی خۆی هەیە و مەبەست و پەیامی خۆی هەیە بیگەێنێ ئەوە نییە بڵێ لێرە بۆ نمونە ئەم دێڕک چەند جواناڵێ لەبارەی عشق خۆ لە کەس مەپرسە لە عشق بپرسە عشق کەس مەپرسە حتا لە ژێنکڵە ئەز من مەپرس لە منیش مەپرسە لێرە مەبەستەکەی چییە ئەم نقطەیە زۆر بابیرم نەچێت خوا زۆر جاران ئەوە کاکاروانیش لێرەیە وەبزان پرسیاری ئەوەشم لێ کردووی کە کورد حەزی لە مۆسیقانی و حەز لە گۆرانیە بەڵێ ڕاست حەزی لە زانینە
من ئەم ماوەیە مامۆستای گەورە مامۆستای ینی مامۆستایەکی بەتوانایە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرمە گوتی مۆسیقایەکەم دروست کردو 18 دقه بوو تی بۆ برادێکم هین کرد برادری بۆ خزمی بوو گوتی 18 دقه وتی ئەی کوا گۆرە هەم بێژکە کەی دێ یعنی دەوێت تێبگا دەوێت زانینەکە بێ زیاتر زۆر جاران مۆسیقا زانین نییە ئەوەندی ئەزمونکردنە بۆ نیە مامۆستا یعنی تەجربەیەکەی حاڵەتەش تەجربیە ینی من زۆر هەست دەکەم مەولانە لە هەندێک تێکستیە مامۆستا ڕێک ئەومان پێڵێ ئەڵێ ئەبێ خۆت ئەزمونی ئەبێ لە خودی عشق بپرسی ئەبێ لە کەس نەپرسی کەس ناتوانێت ڕاوی عشقت یعنی ئەمە چۆن تێکستی گەیاندۆتە ئاستی مۆسیقا مامۆستا وشەی گەیاندۆتە ئاستی مۆسیقا کاکاروان حتا مۆسیقا باسی مۆسیقات کرد کاتێ ئەم برا مۆسیقیانەمان باشتر لەوە تێگەن ئەگەر دەقەکە بخوێنەوە دەقی مەولانە پێویستی بەوە نییە حوازی بۆ دابنی هەر خۆی مۆسیقایە خۆی غلۆرە بێت ینی باوەڕتان بێ کامە یعنی تۆ کە ئەیخوێن تۆ حەزەکەی بە هەنگێکەوە ئاوازێکەوە بیخوێنیتەوە چونکە پڕە لە مۆسیقا و خۆشی زۆر شارەزایە لە مۆسیقا حتا لە هەندێک لە شعرەکانیا دەرەکەوێت پەردە مۆسیقیەکان مەقاماتەکان یعنی باسییانەکە مەولانە حتا ئەڵێن داوای لە مۆسیقارەکان کرد ڕووباب جایەکێ لەو شتانە چەنگ و ڕووبابی مەولانە زۆر بێجگە لە نەی ئەوە نەی ئامێرێکە تایبەتە بە طریقەتی مەولەویش تەنانەت مەولانە خۆی و عاریفان و مرۆڤی باڵاکانی بەچین شوبهاندووە بەنەی بۆ نەی تو خاڵی است ناوەکەی خاڵیە ئەو ئاوازە کێ دەریەکە ئاوازەکە نەیژەنەکە دەریەکە هەر چەندە لە شوێنێکە مەولانە ئەڵێ من ئاوازی خۆم دەرەکەم ینی من خودی نەیەکەم خودی ئەزمونکردنەکەی بەڵام لە شوێنێکی ترا ئافەرمێ لە سەرەتایی مەسەڵەن باڵە بێ دەمسازی خۆت گەرجفتەمی هەمچونەی من گفتنی ها گفتەمی یعنی پێویستم بە چییە دەمساز ئەو کەسەی کە هەواکە فووەکە ئەکا بەنەیەکە هەڵێ ئەگەر من بگەمە لێوی دەمسازەکەم ئەو کەسی کەن ئەسا نێن ئەتوانێت هیچ بڵێت بەڵام ئەبێ بگاتە دەمسازەکە ئەوەی کە وایە ئەنجا ئێمە ئاوازمان گوێ لێبی مەولانە ئەڵێ منیش پرسیاری لەکەن ئەڵێ باسی عیشقەکەی باسی ئەماکەی ئێمە چۆن تێبگەین لەمە مەولانە لە سەرەتای مەسنەویە ئەڵێ من ئەمەوێ جا عارفەکان سۆفیەکان بۆ حەلاج کوژرا لەبەرەوەی هەندێشتی وت خەڵکتی ناگەشت عارفەکان و سۆفیەکان دەمیان ئەبەستن مەولانە لە کۆتایی زۆربەی شعرەکانەوەڵە چی خامۆش ئەڵێ بێدەنگ بە خەڵک لەو شتە ناتوان تێبەنون ئەمە بۆ بە کەڵکی خەڵک ئەو هەموو غەزەلەی وتووە ئەڵێ خامۆش بەخۆی ئەڵێ جا هەندێک ئەڵێن هەر نازناوێکی مەولانە خامۆش ئەڵێ خامۆش بێدەنگ بە خەڵک لەوە تێناگە بەڵام کە پرسیاری لێکەن باشە باسی ئەو عشقمان بۆ بکە ئەو دنیا جوانەمان بۆ بکە چۆن ئێمە لی تێبگەین ئەڵێ ئەمەوێ بۆتان باسکەم بەڵام من ناتوانم چونکە من دەمسازێکم هەیە کە لێرەیە دەمسازی مەولانە ذاتی حەق خوایە ئەڵێ با لە بێ دەمسازی خۆت گەرجفتەمی هەمچونەی من گفتنی ها گفتەمی زۆر شتم ئەوت بەڵام ئەبێ بگەمە لێوی دەمسازەکەم ئەو کەسی کە فووەکەم پیاکە تاوەکو من بەبێ ئەو ناتوانم هیچ شتێک خۆی بەتاڵە بینێ بەبێ ئەو بەڵێ کەواتە مەولانە خودی مەولانە خۆی و عاریفەکانیشی شوبهاندووە بەچی بەنەی مامۆستا تۆ کاکە کاروان هەر باسی شمشاڵەکرێ ینی یەکسەر دەبێتە مەولانە باسێکم بۆ بکە ینی زۆر سپاس زۆر سپاس باسی مەولانەیە کە ڕەنگا کرد من هەر شتێکی لەسەر بڵێم نەگاتە وەسف جوانانی ئەوەی خۆشەویست باسەکەن ئەوەی من تێگەشتە بم وا گوتمان مەولانە تۆ پێش زۆر جوانە دوتە سەرەکەی دۆستی هەموو بەشەریەتە لەو پەری ڕاست لەو پەری تا هەموو کەس خۆشیە بینی مەولانە ئەوە بە سادەیی لەگەڵ هەموو شتەکان چۆنەڵی تەعاولی کردووە و دۆستی مۆسیقا بووە دۆستی هونەر بووە ینی ئینسانێکی داخراو نەبووە ئەبینی مثلەن لە عشقی بۆ نەیەک هەستەکەم مەولانە لە ئێمەی نێژەن باشتر ئامێری نەی ناسیەوە ڕاستی چونکە من ئێستا لە ڕێگات منەگە کاکالانە هەست ئاوا باسی نەیمانە کرد تم ئامێری نەی ئامێرێکە کە هیچ
چۆن دەڵێ ئۆرگێک ئەبێ ئیلا پلاکێک وایەرێک شتێکی هەبێتەوە ئیش بکەی لێبەی ئۆتۆماتیکی دەنگی لێ دەبێت ئەو دێک مەسەن لی مەزانە ئاوا بکەی دانەکەی هەر هەیە بەڵێ لە کەمکردنەوە ئامێرەکەم قسەیە ناکەم بەڵام ئامێرێکی نەی هیچ شتێکی نییە ینی ئێستا تۆ نەتایوەرەوە لێ بکە دەنگی نییە بەڵام بێت تۆ فوو بکەیتە ئەو قامیشەوە سێرکە مەولانات چۆن ئەم ئامێری ناسیوە چۆن لە وەسفی عیشقەکان مەسەلەن وەسفی ئامێری نەی بۆ هەموو ئەو شتە جوانەکان وەسەن وەسف کردووە مناسەکەم مەولانە ئینسان ناسێکی حەقیقی بۆ مەولانە ینی عشق مەولانە بۆ ئامێرینەی بۆ مۆزیک بۆ بەشەریەت جیاوازتر بۆ لە هەموو کەسەکان دەست خۆش مامۆستاجان کاکە مەریوان پێشەوەی باس لە ڕاکردنی هەندێک ئەدیب و نووسەر بکەین لە چیمەنتۆی شریعەت بۆ ناو ئەدەبیات و مۆسیقا و ئەوان دەبێت تێکستێکی مەولانان بۆ بخوێنیەوە دواتر دێنە سەر بۆ ڕشد و فارابی و حرەکەی عەقلانی و بزنەوەی عەقلانی لە مێژووی ڕۆژهەڵات بیستومە کە عەزمی سەفەر دەکەی مەکە میهری هاودەم و یارێکی تر دەکەی مەکە تۆ لە جیهاندا نامۆیی چی دەکەی قەستی کام جگەر بریندار دەکەی مەکە خۆت لە ئێمە مەدزە بۆ لای بێگانان مەڕۆ بەدزیەوە نەزەر بۆ لای بێگانان دەکەی مەکە ئەیمان کە گەردوون ژێر و ژوور لەبەر خاتری تۆیە ئێمە وێران و ژێر و ژوور دەکەی مەکە چەند پەیمان دەدەی و چەند سوێن دەخۆی سوێند و عیشوە تۆ دەکەی بە قەڵغان مەکە کوا ئەو پەیمان و کوا ئەو وەسیقەیەی کە لەگەڵ منت کرد لە پەیمان و گوتەی خۆت گوزەر دەکەی مەکە ئەی زیاتر لە بوون و نەبوون بارەگای تۆ لە ڕێگای بوون گوزەر دەکەی مەکە ئەی دۆزەخ و بەهەشت فەرمان بەرداری فەرمانی تۆ بۆ مە بەهەشت وەک سەقەر لێ دەکەی مەکە لە شەکرستانی تۆدا لە ژەهر پارێزراوین ئەو ژەهرە هاودەمی شەکر دەکەی مەکە گیانم وەک کوورەیە کە پڕ لە ئاگر بەست نەکرد ڕوخساری من لە جوداییدا وەک زێڕ لێ دەکەی مەکە ئەگەر ڕوود دەرخەی تۆ مانگ ڕەش دەبێت لە غەمدا قەسدی گیرانی گۆی مانگ دەکەی مەکە ئێمە وشک لێو دەبین چونکە تۆ وشکی هێنەری چاوی ئێمە بە فرمێسک ئەوەندە بۆ تەڕ دەکەی مەکە چونکە تاقەتی پابەندی عاشقانت نییە کەواتە بۆ عەقڵ بەدبین دەکەی مەکە حەڵوا نادەی بە نەخۆش لەبەر پارێز نەخۆشی خۆت تۆ خراپتر دەکەی مەکە چاوی حەرام خۆری من دزی جوانی تۆیە ئەی گیان سزای دزی چاو دەکەی مەکە
دەستەکانتان خۆشبی دەست خۆش مامۆستا مەریوان باشە پێشەوەی بینە سەر عەقلانیەتی ئیبن ڕوشد کە تۆ وەرجێڕاوە و با بڵێن کارت لەناو کردووە زۆر جاران دەڵێن ئەدەبیاتی عیرفانی یان ئەدەبیاتی سۆفیگەری دەرچوونە یان ڕاکردنە لە بلۆک و دیوارە سەختەکەی شریعەت و مەولانەش بۆ دەزانن یعنی ئەمانەی مەسەلەن من بەشێک لە کۆڵەرەکان مەرزنی ڕاست بن بەڵام وا دەڵێن مەولانە دەرچەیەکی ئینسانی و دنیابینیکی جوانی دەرچوونە لەو تۆکمەیەی کە لە نەسی ئیلاهی هەیە تۆ ڕێیت چییە بە تایبەتی مامۆستاجان بیرمان نەچێ مەسەلەن کە ئەبێ حەیانی تەوحیدی ئەلیمتاع والمؤانەسە نووسێ هەر وەسیەت دەکات دوای مردنی بڵاوکرێتەوە بۆ ئەوی نەیکوژن دوایەمە مثلا من لبيرما مثلا كعروزي محد من عربي مخويندوا يعني منيش طبقة برزة بومو لقال او زمانة ناس داري او بياوا يعني او زمانة صافو او زمانة دنيا دوست وجيان دوستي او بياوا بيدواني ام حركة توفيقي وكو ابي حنين توحيدي وكو فارابي وكو ابن رشد وكو حتى شعركاني مولاناش هەوڵێک بێ یان ڕاستە ئەو قسەیە هەوڵێکە بۆ دەرچوون لە توکمەی شەریعە لە ڕاستیە ئێمە شەریعەت وەکو فقه و وەکو ئەوەی کە بەرهەم هاتووە لە شارستانێتی ئیسلامیە جیاوازە لە دەق ئێمە دەقمان هەیە کە قورئان و فەرموودەیە بەڵام دواتر شەریعەتی لێ بەرهەم هاتووە کە ئیجتیهادی مرۆڤ ڕۆڵی تیابینیوە زانەکان کاریان تیا کردووە ئەگەر تێبینی بکەی مەولانە خۆی زانایەکی زۆر گەورەیە لە هەموو زانستەکان شارەزا بووە بەڵێ بە تەئکید لە هەموو یعنی ئەتوانین لە هەمووی کاتێک کتێبەکانی مەولانە خوێنینەوە ئەمەمان بۆ دەرەکەوێت تەنانەت مەولانە زۆر حەزی لە فەلسەفە نەبووە لە هەندێک شوێنیشە لۆمەی فەلسەفەی کردووە بەڵام لە فەلسەفەشا دەرەکەوێت کە شارەزا بووە ئیبن عەرەبی بۆ نمونە بۆ خۆی زانایەکی گەورە بووە لە ڕاستیە ئەوەی کە من تێگەیشت بم ئەوەیە کە ئیسلام وەکو ئاینەکە ئیسلام وەکو شارستانیەتیش دواتر جێگەی ئەم هەموو شتانەی تیا بۆتەوە لایانی شەریعەت و فقه لایانی تەسەوف تەنانەت لایانی فەلسەفی و بیرکردنەوەی عەقڵانیش بەڵام هەموو کەسێک ناتوانێت ئەمە چۆن ئەڵێ قووت با و چۆن ئەڵێ هەزمی بکە ناتوانێت فقه لایەنێک بجارێ فقه ئەگەر کورتیکەینەوە لایەنە دنیایەکەی دینە یعنی یاسایە دانراوە بۆ ڕێسایە دانراوە بۆ بەڕێوەبردننی ژیان ڕاستە هەندێک بابەتی بەڵێ کێشەی نێوان خەڵک ڕاستە هەندێک بابەتی شتیا مەسەلەن باس لە چۆنێتی نوێشکردن و پەرستشەکانەکە بەڵام فقه لایەنە ئەساسی و سەرەکیەکە نییە لایەنێکی لاوەکیە وەکو پێویستیەکی ڕۆژگار و سەردەمە بەڵام بەڵێ بە تەئکید ئەمەش پێویستە بۆ ژیان چونکە کاروباری مرۆڤەکان ڕێکەخە بەڵام جێگەی چیشی تیابێتەوە تەسەوفیش تیابێتەوە کە یەکێکی وەک مەولانە ینی یەکێکی وەک ئیبن عەرەبی تەنانەت حەلاج ئەمانە کە باسییانەکەی پابەند بوون باش ئیسلامەوە خۆ ئەمان لە دیدی من ئیسلامە حەقیقیەکە ئەوان بڵێ حتا شتێک چیرۆکێکە گەڕنەوە لە بایازیدی بوستامی کە عارفێکی گەورەیە ئەڵێ تەلەوەکانی پێڵێن مامۆستا تۆ لە کاتی کە حاڵت لێیە شتی زۆر سەیرەڵێ چی ئەڵێم چی مەسەلەن من ئاگام لێ نەبووە ئەڵێ شتی سەیر ئەڵێ خۆت بەخوا ئەزانی ئەڵێ خوا لە جبەکەی منایانی وەکو تۆ بڵێ هون خوام ئەڵێ هەرگیز شتیوان نابێ من پابەندی شریعەتم و ئەگەر شتی واموت حتا مەولانە ئەمەی لە مەسنەویە باس کردووە ئەڵێ ئەگەر شتی واموت بە چەقۆڵێم من چۆن شتی ئەبێ شتی وا بڵێم ئەڵێ دیسانەوە ئەڵێ ئەم جارە هەموو مریدەکان سەر و چەقۆیان خستە گیفانیانەوە ئەکە بایازیدی بوستامی حاڵی لێهات ئەوە پێوتری حاڵی هاوەجت کە حاڵی لێهات ئێمە حاڵیە پرسین بەڵام کە بایازید دیسانەوە هەمان ئەو قسانەی جارانەکاتەوە کە ئەو قسانەکاتەوە ڕێک ئەمانیش دەستەکەن بە چەقۆ لێدانی خۆی توێتی قەتڵم واجبە کە چەقۆی لێنە هیچ چەقۆ نایبڕێ چەقۆکە گەڕێتەوە بۆ خۆیان هەموو خۆیان خوێناویەک بن یعنی تەنانەت ئەو عارفانە ڕاستە هەندێک شتمان هەیە لە تەسەوفا پێوترێ شەتەحات
کە ئەوانەیڵێن عەقڵی عامەی خەڵک قبوڵی ناکەن بەڵام ئەوان مەبەستی خراپیان نییە لەو مەسەلەیە بۆیە پابندن بە شریعەتەوە ئەوانیش قەت ئەوان نەوتو ئێمە پێچەوانەیە ئەگەر وابێل ئەوان وەکو سۆفیەکی مسلمان ناناس ئەسڵەن ئەوان ئەیانەوێ زیاتر لە خوا نزیک بن. باشە مەوەستا مەسلەی ئیبن ڕوشد بەڵێ مەسلەی ئیبن ڕوشد و خەتە ئەو خەتە عەقلانیەی کە ئیبن ڕوشد دەیگرێ زۆر جاران باس لەوە دەکرێت کە خەتی ماوەڕائیات ئیمامی غەزالی بەو هینە دەدرێ ینی لە بەرەوەی کتێبێکی هەیە دژی بن ڕوشد و وڵامی یەکتریان داوەتەوە ئەوانە بۆیە زیاتر وایە و ڕەنگە جەناب معلوماتی باشتر لاوی ئەم خەتە عەقلانیە بۆ نەیتوانی سەرکەوتوو بێ بۆ خەتە ماوەڕایەکە یعنی من با نمونەیەک دەمێ نمونەیەک لە مەقالەیەشی ئەدۆنیسایە مفارەقەیەکی زۆر جوانەکە دەڵێ هەموو جیاوازی نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە پرسیارکردندایە مەسەلەن ڕۆژهەڵاتیەکە شەرقیەکە دەڵێت تەماشای ئەستێرە بکە خوا چەند گەورەیە ئەستێری لە ئاسمانی ڕاگرتیە غەریبیەکە پرسیارە یعنی ئەنترۆپۆلۆژیەکە علمی زەواهیر تەبیعیەکە یان با بڵێن زانستی سروشتی دەڵێ ئەستێرەچیە دەچێ علمی فەلەک دۆزێتەوە مثلا مەلایەک شێخە داکمان بابمان باپیرمان سەد جار بەمنی گوتووە تۆ کوڕم بانوێژن نەچێ سەری ئەم چاوە بکە خوا چەند حەزیم ئەو چاوی دروست کردیە غەربیەکە دەڵێ چاو چییە دەچێ علمی طب دەدۆزێتەوە ئێمە دەڵێن ئەم شاخە چۆن وەستاوە ئەو دڵێ شاخ چیە جیۆلۆجیا دۆزێتەوە ئەو دڵێ مەبەستەکەم چییە چێ وای کرد ئەم حەزارەتە نازدارەی ئیسلامی کە بەڕاستی حەزارەتێکی ئیزگار گرنگە و من بە شخصی خۆم وەکو تەڵعات بە قەناعەتی خۆم پێم وایە کورد قەت نابێ خۆی دابڕێ لەم حەزارەتە لە بەرەوەی ئێمەش بەشێکین بەشێکین وە دروستکەرین یعنی ئێمەش عالمانەیە سەر نەکەوتنی ئەم خەتە عەقلانیە مامۆستا لە ڕاستیە پێش ئەوەی باس لەوە بکەم ئەوانەی کە جەنابەت باس کرد ئێمە لە گەشە سەندنی شارستانەتی ئیسلامیە لە بەتایبەت لە سەردەمی عەباسیە کە سەردەمی بوژانەوەی شارستانەتی ئیسلامی سەردەمی زێڕینی وەرگێڕانیش بەڵێ بۆ وەرگێڕانیش بۆ پێشکەوتنی زانستەکانیش مسلمانەکان لەو زانستانەی کە تۆ باست کرد سەبارەت بە هەر هەموو ئەو شتانە کتێبی زۆریان هەیە ینی من بەلامەوە سەیرە ینی مؤسسن بەڵێ ئەو کاتە ئەو زانا گەورانە لە بواری زانستیان نەک تەنها لە بواری زانستێکە لە کیمیایە لە فیزیایە جارێ لە پزیشکیە ئێمە ئەبوبەکری ڕازیمانێک کە هەم فەیلسوفە هەم پزیشکیشە تەنانەت بە هەڕەگەی 1100 ساڵ لەمەوبەر ئەوان ژیاون 1100 ساڵ لەمەوبەر تەنانەت من کتێبی هەیە ئەبوبەکری ڕازی لە سەبارەت بە بەردی گورچیلە یعنی مەبەسم لێرە چییە ئەوە شتێکە ناتوانێت مەسا باسی ئەوانە بکەین سەبارەت بە چاو سەبارەت تەنانەت ئێمە زانایەکی کوردمان هەیە ئیبن جەزری ناسراوە کتێبێکی هەیە لەبارەی باسی ڕۆبۆتەکە ینی زانایەکی کوردی مسلمانە ڕاستە ڕۆبۆت لە ئێستا جیاوازە بەس ئەویش لە سەردەمێکە باسی کردووە و هەندێک ئامێری دروست کردووە لە کتێبەکەی پارێزراوە ئەو زانایە کوردیشە لەنەوە مەستە ئێستا بڕۆ ڕۆژئاوا من ڕۆژئاوام دیوە 1970 ئەم توحفانەی لەوێن توحفەی شەرقین یعنی هەموو ئاینە ئاسمانیەکان شەرقین ئەمە مناقەشمان لەوە دانیە بۆچی ئەم خەتە عەقلانیە سەری نەگرت ئەم خەتە کە خۆی ئەبینێتەوە تەنانەت لە زانستەکانیش و دواتریش لە فەلسەفەیە زۆر ڕەنگیاوە ئێمە فەیلسوفی زۆر گەورەمان هەیە لەوانە ئیبن ڕوشد کە ئێمە لێرە کتێبێکیمان وەرگێڕاوە کتێبی فەصل المەقالە لێرە ئیبن ڕوشد لەم کتێبەیە هەیە ڕاستیەکەی باش شتێک ڕاستکەینەوە بۆی بەسەرمانە تێنەپەڕێ ئیبن ڕوشد لە دوای غەزالی هاتووە غەزالی کتێبێکی هەیە بە ناوی تەهافوت الفەلاسفە ینی چۆنەڵی پوچی فەیلسوفەکان بەڵام دواتر ئیبن ڕوشد هاتووە وەڵامی ئەوی بەڵێ کتێبێکی نووسیوە بە ناوی تەهافوت التەهافوت ئەم کتێبەشیان پوچی پوچێت ئەو شتە پوچەانی ئەو کتێبە پوچە مەبەست لێرە چییە؟ ئیبن ڕوشد لە دوای ئەو هاتووە بەڵام ئیبن ڕوشد لایەنگیری ئەوەیە کە ئاین و فەلسەفە هیچ کێشەیەک لە نێوانیانانیە ئەم کتێبە کتاب فصل المقال وتقرير ما بين الشريعة والحكمة من الاتصال باسی پەیوەندی نێوان ئاین و کۆمیونیکیشنی بینی حتا لێرە ئەم ئیبن ڕوشد ئەڵێ چی؟ ئەڵێ هیچ جیاوازیەکیان نییە لە نێوان ئاین و فەلسەفەیان نییە بەڵکو دوو ڕێگەی جیاوازن
ینی تۆ ڕێ بەڵام ئیبن ڕوشت تێکشت جیاکاتەوە لەم کتێبەیە حتا گلەی لە غەزالی لە چیاکە ئەڵێ غەزالی هات هەندێک بابەتی هێنایە ناو کتێبەکانی و کتێبەکانیشی بۆ خەڵکی عام بوو بەتەکان بۆ خەڵکی عام ناشێ بۆ عوام ناشێ بۆیە ئیبن ڕوشت باوەڕی وایە کە فەلسفە بۆ خەواسە بۆ خەڵکی خۆیەتی هەموو کەس ناتوانێ لی تێبگات تەنانەت لەم کتێبەیە هاتووە خەڵکی دابش کردو بۆ سێ بەش ئەوانەی کە پێیانەوتەیە خەڵکی خطابی کە گوتارێکیان بۆ درێ یعنی بەوە کافیە چونکە ئەو نازانێت زۆر لەبارەی زانستەکان و بیرکردنەوە نازانێت بەڵام گوێگرێ لە ئاەتێک لە فەرمودەیەک ئەوەی بەسە خەڵکانێکیشمان هەن کەلامین کەمانە بەرزترن ئاستیان لەوان ئەوانن کە زانایەکانی ئاین کەمێک شارەزایەتیان هەیە خەڵکانێکشمان هەیە ئەو ناویانەبە بە بورهانیە ئیستیدلالی ئەوانن کە خەریکی فەلسەفەن کەواتە ینی بیرکردنەوەی فەلسەفیان هەیە کەواتە ئەمانە هەر یەکە مرتبەی خۆی هەیە. دەست خۆش مامۆستاجان ئێمە بە شەرێکی مەولانە کۆتایی دین دواتر کاروانی ئازیز کاروانی نەی لەگەڵ هاوڕێیانم بە گۆرانیەک بە دەنجی ئازیزم کاکە کاروان کۆتایی بەمینێ مامۆستا تۆ گەورەت کردین ئەمڕۆ من زۆر سپاسدانەکەم خۆش بووم باتنێت یاخوا لە خۆشیە بوونی کەسانی وەک جەنابەت بۆ ئێمە جێگەی شانازیە بەڕاستی ئاوا قوڵ دەبنەوە ئەوە ماندوو دەبن هیلاک دەبن ئێمە پێی دەزانین زۆر سپاس لە گەورەی خۆتانەوەی مە هیچمان نەکردووە و شتێکی متوازعانەیە کە لێرە پێشکەش بە بینەرانی بکەین و لە خزمەتیانە هیوای بەردەوامی و زۆر سەرفرازی بەدەخوازی سەلامەت بنیە ئەزیزانم خۆشەویستانم بەم جۆرە بە تێکستێکی مەولانە لایەن مامۆستا مەریوان عەبدول و هەروەها گۆرانیەک بدنجی ئازیزم کاکە کاروانی نەی دێینە کۆتایی ئەم ئەڵلقەی مۆمی بەرهەتاو ڕێز و سڵاوی ئامادەکاری ئەم بەرنمەیە کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا قبوڵکەن ڕێزی برای خۆشتان تەڵات تاهیر تا بەیگەیشتنەوەی شتێر هەر شاد و سەرفراز و سەرکەوتو بوون خواتە لەگەڵ. دەمانەوێ ئەی یار ئەم شەو نەخەوی تو حەقی خوا ئەم شەو نەخەوی وەک سەر و سەوسەن هەتا ڕۆژی ڕووناک باشین و جوانین کە ئەم شەو نەخەوی یاری هاودڵ هەتا سپێدەی سادق شاهی و مەولا کە ئەم شەو نەخەوی ئەی پارچەی مانگ وەکو ئەستێرە لە باڵادا بە کە ئەم شەو نەخەوی لە جوانی ڕووتەوە و لە نیانی قشتەوە دەخوازێ سورەییا کە ئەم شەو نەخەوی کە بینی ئێمە مەستی تۆین ئەی یار ناڵی زوڕنا کە ئەم شەو نەخەوی کە بینی ئێمە مەستی تۆین ئەی یار ناڵی زوڕنا کە ئەم شەو نەخەوی وەک ڕۆژ دایەن دەکات هاوار وەک ڕۆژ دایەن دەکات هاوار بە کوێرایی دایەن ئەم شەو نەخەوی لە کۆڕی مەستان لەگەڵ ژێردەستان دەگری شەراب کە ئەم شەو نەخەوی خەڵکانێک لە دۆستان بوون پەرێشان تەنها لەبەر خاتری تۆ کە ئەم شەو نەخەوی
دەسەڵاتی من چی بوو نەردی باختم وای هانی دەسەڵاتی من چی بوو نەردی باختم وای هانی چرخی چەب وای لێ کردوم تۆ بۆ خۆشە دەزانی چرخی چەب وای لێ کردوم تۆ بۆ خۆشە دەزانی گۆڵ نیشان ئەسمەر حاڵم پەریشان گۆڵ نیشانمان گۆڵ نیشان ئەسمەر حاڵم پەریشان هەرچەند کەوتمە غەریبی ناشکێنم عەهد و پەیمان هەرچەند کەوتمە غەریبی ناشکێنم عەهد و پەیمان لبرازی چاو بازار خورد و خوام خنوان لبرازی چاو بازار خورد و خوام خنوان بتیری تیراندازان چیم کم جرگم براوان بتیری تیراندازان چیم کم جرگم براوان گل نیشان اسمر حالم پریشان گل نیشان من گل نیشان اسمر حالم پریشان هرچند کەوتمە غەریبی ناشکێنم عەهد و پەیمان هەرچەند کەوتمە غەریبی ناشکێنم عەهد و پەیمان بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە